لاڵقێم زارە دەمانێت مامۆستایەکی تری پیا بەرز و مامۆستایەکی خانەدان و مامۆستایەکی پڕ لە علم و معریفەت و زانای ئەم کوردستانە ئاشنای ئەوەی ئەزیز و خۆشەویستکەین. ئەویش ڕێزدار جەنابی مامۆستا مەلا تاهای کۆڕێ. دیارە مامۆستا یەک بۆ لەو کەسانی کە خەڵکێکی زۆر چاکی دروست کردی، خەڵکێکی زۆر مهم، عالمی زۆر چاک، چ ئەوانەی کە ئیجازەی پێدان و ئیجازیان لە خزمەتی مامۆستای وەرگرتووە و چ ئەوانش کە ئیجازیان وەرنەگرتووە بەڵام لە خزمەتیان خوێندە کە کۆمەڵە مامۆستایەکی زۆر بەناوبانگن لە هەموو کوردستان. وەکو ئێستا نەبوو بڵێن مامۆستا بیل لە ژیانی دنیای بکەتەوە لە دوا ڕۆژدا لە مستەقبەل چی هەیە چی نییە، ئیمکانیاتی چییە، مادیاتی چییە، بیری لەو مۆزوعی ناکردەوە. تەنها بیری مامۆستای لەوەی بوو دوو فەقێ دوو تەلەبە پێ بگەینی لە دوا ڕۆژدا ئەو عیلمەوی نەفەوتێتن و بۆ خەڵکی بڵاو بکرێتەوە. مامۆستا بە حەقیقەت بێ لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خزمەت گوزاری بە خەڵکی کۆڕێ هەموو جوهدێکی سەرفە کرد. ئەگەر یەک عادەز و باو ئەو شتانە پێشی دەینانەوە موساڵحەی پێدەکردن. پلەی مامۆستای دەتوانم برێم لە ناحیە عیلم نارێم مەلای و چیوی نەبووینە بە زۆر کەم بوو لەبەر ئەوە پیاوەکی کتێبی نەبوو هەمووی تقریباً لە سینج یعنی هەرچی ئەتوو بتخین بەوە معنای لێ دەداوە. علمي حتى علمي استرلابو ربع شيء لزاني كعلمي فلكياتا جارك لين سؤال كد قلت كود لزاني عمليش لزاني بنا شي بيوبو هنا سرختكي قلت ساعات اون ديت ما ساعات شنو لزاني يعني ساعاتي لكن نبو هنجي داخل سنه راس درتو